نقطەیەکی تریش هەیە تخوا ئەمە باسی بکەم ڕەحمەتی خواتان لێبێم ئەویش ئەوەیە ئەو مؤتەمەرێک کە ئیشارەتم پێدا لای خۆت بینووسە 21/6 18 ڕۆژی ترە لەوانەیە سەعات 12 دەست پێ بکە یان 1 دەست پێ بکە تۆ لە لای خۆت بینووسە ئەگەر تۆ ئەندامی ئەو ژوورە بووی هاتیتە ژوورە مناقەشەی چی ئەەکەیتە دەستورەکە ئەخرێتەوە پێشچاوی هەمووان بۆ ئومێدوارم ئەگەر کاک محەممەد کوردی یان کاکاوات یا هەر برایەکی تر دەستورەکەمان لە شوێنێک و لینکی دەستورەکەەوە دابنێ لەبەر چاوی هەمومان ببێ ئەمە تعلیماتەکەیەتی ئەمە دەستورە ئەمجا تعلیماتی ئەم ساڵە کۆبوونەوە چیمان کردووە ئەم کۆبوونەوانە تعلیماتی تیا دەرچووە لەم تعلیماتانە ئەنجا لێژ مناقەشە ئەکرێتەوە لە 21/6 تۆ بەشداربی لە مناقەشەکردنی ئەم فەقەرانەیە لەبەردەستا بێ بۆی بزانی چی ئیزافا کرێت چی لا ئەبرێت چی باشە هەتاکو ئەو کاتە کەمترین مدەت وەکارەهێنرێتەوە بەڵێ دەست خۆش کاک محەممەد کوردی لەبەرەوە تەمان کە نزیکتریش بووینەوە ئەوەی سەجارێ ئەم هەفتەیە باسەکان باس لەسەر کۆمەڵی ئیسلامی بوو لەبەرەوە یادی انشقاق و انقلابی ئەوان بوو و دوای دێنە سەر ئەمەی ئەم کۆنفرانسەی خۆشمانێ ئەم کۆنگرەی خۆمان چۆن ئەبەستین لەم ژوورەیە باس لەوەکەین تەفسیلاتێک لەسەر ئەویش هەر حتمەن باسەکەینەوە و هەروەها انتخابات و ئەندامبوون و ئەو جۆرە شتانە ئومێدوارم ئینشاءالله ئەو برابەڕێزانە بەشداریەکی فعالانەی تیا بکەن هەتاکو بتوانین وزەی خۆمان باشتر ببینە پێش ئینشاءالله بەڵام ئێستا لەسەر ئەم مەوزوعی کە ویستم حەزەکەم گوێم لە قسەی ئەو برابەڕێزانەش بێت گوێ بگرین و ڕێی و بۆچوونیان هەروەکو وتیشم مەرج نییە تۆ ئێستا ڕاوبۆچوونەکەت بدەیت لەوانێت تۆ هێشتا لەلات گەڵاڵە نەبوو بێ دووسێ نقطەی من ئیسارەی ئەوەی ناو مێشکی خۆتی کرد خۆشت دە کتێبی ترت خوێندۆتەوە خۆت لە حیزبێکی ترا بووی معلوماتی حیزبەکەی تر زمانی خۆی دێتەوە پێش چاوت لەگەڵم قسانی من لەگەڵ کتێبانی خوێندوتەوە بۆ دەبن بە قاڵبێک کە ئەتوانی ئەو ڕەئی و تەسەوراتی خۆتی تیادا ڕێژی و بە شێوەیەکی دربی خەیتەوە پێش چاو وای گەورەی مەشیەوە سەلامەت سەرکەوتوو بکە